ئاماژە بۆ ئەو جێگە دەکەن کە چەند شەوێک لەمەوبەر جوتیارێکی کوردی تێدا کوژرا. مابوو درێوی کردبوو گەنمی جوتیارە کوژراوەکەیە لە گوندی موبارەکی سربەقەزای خانەقین کە چەکدارە گومان لێکراوەکان نەیانهێشت بەرهەمەکەی کە بەری ڕەنجی ساڵێکی بوو هەڵبگرێتەوە. یعنی معناوەتە جوتیارە ئەوە گەرمەگەیەتی لەبەرەوە جوتیارە و کووردە هەندێ عەرەب شۆفێنی هەند تا ئێستا تەماحی ئەم شۆنگەل کوردیان نەکردیە گەرەکیانە کورد تعریب بکەن جارێتر بەس بە شێوازێترەوە. بەڵێ ئەوش لەبەرەوە هاتنەتەگیان کاکەسعات دەوروبەری چۆڵە پڕ ئاوایەگەیە توازنە لە زەفەری لێ بوون و قەناس لە سەربان دایان لێ و دامانگرد بۆ ناو سیارش لە ناو سیارش براگانی ناو سیارە جارێتر دانێتە لێ. گوندەکانی دەوروبەری خانەقین بە شەوان ئاساییشیان تێدا نامێنێت. هێزە عێراقیەکان لە بارەگاکانیان دەرناچن و خەڵکیان پێ ناپارێزرێ. چەکدارەکان بە ئارەزوی خۆیان دێنە سەر جادەکان بۆمبی چێنرا و دادەنێن و خەلە و خەرمانی جوتیاری کورد دەسووتێنن. وعليه بجاء المنطقة ساخطة وبدس داعشوية تاكل بدس داعشوية هاي منطقة ليش خانقين يشتي بدس داعشوية شوان خلق ليلة يبيري بيت دروا لا نية تجوا نية هكذا مال خويا ولا سربانة وأقر بتوالد بكيتي خويا تەنها لە چەند شەوی ڕابردوودا 6 کورد بە هێرشی چەکدارەکان کوژراون. ئەسعەد خانەقینی دوا کوژراویان بوو. چەکدارەکان لە سەربانی ماڵەکەی لە گوندی مەردان کردیانە ئامانج. لەبەرەوە دەوروبەری چۆڵە لە پشتەوە هاتوونە ئەلێرەوە ئەو شۆنە ئیسە ئێمە ڕێەکەنتیایە هاتنە ئەم قەباخە تەسەورەکەی ئێوان بێ بەڵێ هی ئەوانە بەڵێ هی ئەوانە ئەو دەغڵودانیانیشە تقریبان دەور 50-60 دۆنمە ئەی پشتەکیشی سوتایە تا بگێت تا ئەوەی دارە. خەڵابە تێنە گیانمان هامی ماڵ خۆمان و تێنە گیانمان دەنە لیمان چ بکەی من دەسڵات چ دیمن ئەوە تا فەقیە شێبان خانیێرە خۆی موبایلەکەی دەمدا جوونی دانەی کوشتنی. هێرشی چەکدارەکان 500 خێزانی کوردی لە گوندەکانی خانەقین وە دەرناوە و مەترسی کۆچی بە کۆمەڵی کوردەکان هەیە. بەشێک لە پەرلەمانتارانی عێراقی کورد بە گوندەکاندا دەسوڕێنەوە و ماڵی قوربانیەکان دەگەڕێن. کۆڕ و کۆبوونەوەشیان لەگەڵ بەرپرسانی دیالەدا بۆ گێڕانەوەی سەقامگیری بۆ گوندەکان و ڕێگریکردن لە کۆچی کوردان دەست پێ کردووە. ئێمە گومانی گەورەمان هەیە چونکە ئەم سنوورەکە ئەم چالاکیەتی ئەنجام درراوە ئەگەر دوژمن هاتووە ڕەنگە بە چەند ساعتێک گەیشتوێ بە چەند ساعتێک پاشەکشەی پێویست بگەڕێتەوە شوێنی خۆی. بەڵام لێرە ئەم 5 خەلەسەن مرکزی شاری خانەقینەوە دوورە و دووش لە ڕاستیە ئێمە زۆر دەمێکە گومانمان لە خەڵکانێک هەیە کە لە ڕیزی هەندێک لەو هێزە جۆرا و جۆرانە لە جەلەولا و لە شوێنەکانی تر هاتوون خۆیان حەشار داوە بە ڕۆژ واجبێکی حکومی جێبەجێکەن و بە شێویش ئەوەی کەمەبەستیانە بۆ تعریبکردنەوە بۆ دەرنانی خەڵکی کورد سووتانی دەخلودان کوشتنی کە سوکاری ئێمە دابەشە بن و دەدرێژەکەنە سەر خەڵکی ئێمە. حکوومەتی عێراق داعش بە هێرشکردنە سەر گوندەکان تۆمەتبار دەکات بەڵام کوردانی ناوچەکە گومانیان لە ناسنامەی چەکدارە هێرشبەرەکان هەیە و داوای لێکۆڵینەوە دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گوندی مەردانی سەربەقەزای خانەقین.